بینەران و بیسەران ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی دیکەی جیاوازدا هاتینەوەلاتان کە بابەتەکەمان بریتە لەوەی پەیوەندی میدیا بە سیاسەتەوە. هیوادارم هەر بینەر و بیسەر بن با دەست پێ بکەین. هێزی میدیا لە سیاسەتدا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەردەوام بەکاردێن بۆ هەواڵ و زانیاری سیاسی لەلایەن گەورەکانەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی دەربارەی کاتی هەڵبژاردن. لێکۆڵینەوەیەک کە لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2019 ئەنجامدرا دەری خستووە کە لە هەر 5 کەسێکی پێگەشت و یەکێکیان هەواڵە سیاسەکانی خۆی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەست دەکەوێت. لە 18 گەورەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بۆ بەدەستهێنانی هەواڵی سیاسی و هەڵبژاردن. لە لێکۆڵینەوەیەکی بچووکدا کە لەلایەن ماکێڤی لە ساڵی 2022 ئەنجامدراوە بۆیان دەرکەوتووە کە لە کۆی 510 بەشداربووی ویلایەتە یەکگرتووەکان 269 کەس تێبینی ئەوەیان کردووە کە زۆربەی زانیاریەکانیان دەربارەی توندوتیژی چەک لەسەر چاوەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەرگرتووە. بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان پلاتفۆرمێکی تایبەتی بۆ پەیوەندی نێوان دامەزراوە حکوومەکان و هاوڵاتیان دروست کردووە لە دابینکردنی توانایەکی زۆر بۆ خەڵک بۆ کۆکردنەوەی زانیاری و دەربڕینی بۆچوونەکانیان. تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە ئامرازێکی بەهێز بۆ حکوومەتەکان بۆ بەشداریکردن لە خەڵک و پەرەپێدانی دیالۆگ. ئامانجی لێکۆڵینەوەکەی ئێستا ئەوە بوو کە لێکۆڵینەوە لە هەموو وتار و توێژینەوەکان بکات کە پەیوەندیان هەیە بە ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پۆلینکردنی سیاسیدا. ئێمە پێمان وایە کە توێژەران لە بوارە جۆراوجۆرەکانەوە بۆ نمونە پەیوەندی سیاسی، زانستی سیاسی و دەروونناسی ئەم بابەتانیان لێکۆڵیوە. ناوەڕۆکی میدیا لایەنگران و ئامانجەکانی ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە زیادبووندایە بەهۆی نیگەرانی ئابوووریەکانی مۆنۆپۆلی و پلاتفۆرمەکان بۆ کێشەکانی تایبەتمەندی، سانسۆرە بێلایەنەکان و تۆڕ و خەزمکردنی زانیاری. گفتوگۆکردن لەسەر ڕێخستن ئاڵۆز دەبێت بەهۆی کێشەی ئەوەی کە چۆن فەیسبوک و گوگل بە شێوەیەکی بەردەوام دەبنە خزمەتگوزاری و هێڵی بۆڕی زانیاری و دابینکەری ناوەڕۆک و بەم شێوەیە تیشک دەخاتە سەر ئەوەی حکوومەت چۆن پلاتفۆرمەکە ڕێک دەخات وەک دابینکەری خزمەتگوزاری و زانیاری. بابەتەکانی تر لەسەر ئەو ناوەڕۆکانی کە لەلایەن سیاسەتمەدارانەوە بەرەمهاتووە بۆ نمونە یەکێک شیکردنەوەی ناوەڕۆکی تویتەکانی سیاسەتمەدارانی ئەمریکی ئەنجامداوە بۆ ئەوەی بزانێت کە سیاسەتمەدارانی کۆماری زیاتر زمان و گوتاری پۆلینکەر بەکاردێنن لە هاوتا دیموکراتیەکان. کۆکردنەوەی داتا تویتەر شوێنی لێکۆڵینەوەیە لە ساڵی 2006 دامەزرا و ئێستا بە تۆڕی کۆمەڵایەتی زاڵدا دەنرێت کە ناوی لێنرا X. یەک ڕای بەکارهێنەرە چالاکەکانی ڕۆژانە بەرز بووە بۆ 187 ملیۆن کەس و داهاتەکەی بەرز بووە بۆ 936 ملیۆن دلار لە ساڵی 2020دا. ئەمەش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای وەک گەورەترین بازار. پەیوەندی سیاسی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر لەم ساڵانەی دواییدا ناوبانگی زیادی کردووە و بە پلاتفۆرمی نمونەیی بۆ پەیوەندی سیاسی دادەنرێت. گفتوگۆ لەسەر ئامانجەکانی ئەم توێژینەوەی بە مەبەستی دوو ئامانجی سەرەکی ئەنجام درراوە. یەکەم چ تایبەتمەندیەکی ناوەڕۆک لە پۆستە سیاسیەکاندا کاریگەریان دەبێتە هۆی زیادبوونی بەشداریکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. دووەم ڕۆڵی ئایدۆلۆژی بەکارهێنەر لە پەیوەندی نێوان تایبەتمەندیەکانی پۆست و بڵاوکردنەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چییە؟ ئەنجامی لێکۆڵینەوەکان دەردەکات. وەک گرینگە بزانین کە میدیا بۆ سنووردارکردن و ئاراستەکانی توێژینەوەی داهاتوو بەکاردەهێنرێن. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سیاسەتدا ئاماژەیە بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پرۆسە و چالاکیە سیاسیەکاندا. پرۆسە و چالاکیە سیاسیەکان هەموو ئەو چالاکیانە دەگرێتەوە کە پەیوەندیان بە بەڕێوەبردننی وڵاتێک یان ناوچەیەکەوە هەیە. ئەمە ڕێخستنی سیاسی، سیاسەتی جیهانی، گەندەڵی سیاسی، حیزب بە سیاسیەکان و بەها سیاسیەکان دەگرێتەوە. ئەرکی سەرەکی میدیا ئەوەیە کە زانیاریمان پێشکەش بکات و ئاگادارمان بکاتەوە کاتێک ڕووداوەکان ڕوودەدەن. ئەم زانیاریانە لەوانەیە کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە و ئەو کردارانەی دەیگرینە بەر. ئینتەرنێت کەناڵی پەیوەندی دروست کردووە و کە ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت لە بڵاوکردنەوەی هەواڵەکاندا. تۆڕە کۆمەڵایەتیەکان دەسەڵاتی ئەویان هەیە نەک تەنها پەیامەکە بگۆڕن بەڵکو داینامیکی گەندەڵی سیاسی و بەهاکان و داینامیکی ململانێ لە سیاسەتدا. ڕۆڵی سیاست تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێگە بە هەر کەسێک دەدەن کە پەیوەندی ئینتەرنێتی هەبێت ببێتە دروستکەری ناوەڕۆک و بەکارهێنەرەکانی بەهێز بکات. بیرۆکەی
پۆپۆلیزمی میدیای نوێ ئەوە دەگرێتەوە کە چۆن هاوڵاتیان دەتوانن هاوڵاتیانی بێماف لە خۆ بگرێت و ڕێگە بە خەڵک بدات ڕۆڵێکی چالاک و چالاکیان هەبێت لە گفتوگۆی سیاسیدا. میدیای نوێ لەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک فەیسبوک تویتەر دەتوانن دەستگەیشتنی خەڵک بە زانیاری سیاسی باشتر بکەن. سەرنجە ئابوووریەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی هەواڵەکان کە لە تۆڕەکاندا بڵاوبوونێتەوە بیرۆکەی سەرنجی ئابووری دەخاتە سەر. ئەو ناوەڕۆکانەی کە سەرنجی زیاتر ڕادەکێشن و دەبینرێن هاوبەش دەکرێن و بڵاو دەکرێنەوە زۆر زیاتر لە ناوەڕۆکی هەواڵ کە ئەوەندە ڕاکێشانی خەڵک کۆناکاتەوە. لە کۆتاییدا تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار فلتەری ئەو زانیاریانە دەکەن کە تاکەکان دەیبینن. بەهۆی ئەلگۆریتمی ئەپەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەسێک پۆستێک وەردەگرێت کە لەگەڵ ئەو ناوەڕۆکەدا دەگونجێت کە بەکارهێنەر کارلێکی لەگەڵ دەکات. لە ساڵی 2008ەوە ژمارەی ئەو کەسانی کە هەواڵەکانیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەردەگرن بۆ لە 162 زیادی کردووە. لەم تۆڕە کۆمەڵایەتیانەدا چەندین ئەلگۆریتم هەیە کە فلتەری ئەو زانیاریانە دەکەن کە بەکارهێنەران دەیبینن. تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە وتارەکە ساڵی 2014دا بە ناوی بیردۆزی گلۆب کە لەلایەن تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تێکدراوە یاریگەری نوێی دروست کردووە بە گوتەی تیزیانۆ پێکسیا. دەڵێت کە داینامیکی جەنگی سارد لە سەردەمی دیجیتاڵیدا بەردەوامە بە تایبەتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. بەم شێوەیە هاتینە کۆتایی بابەتەکەمان. هیوادارم جێگەی سەرنج و ڕەزامەندی ئێوە بێت. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.